ئاسایش و هێمنێکە کە ئینسان دەستەوێندەر بەڕاستی شانازیرێکە کە کووردە بەڕاستی الحەمدولillah سپاس خۆش بێ هەوڵە دەم پەیامی چەند کەسێکی دیکەش وەربگرم سڵاو لێ بێ خوا قبوڵی کردیە ئینشاءڵڵا پرۆسەکە چۆن بوو ئەم ساڵ چۆنتان بەڕێکرد زۆر باش بوو زۆر ئاسان بوو زۆر نزیک بوو ینی کێشە و گرفتان کەمتر بوو زۆر باشە دوعای خێرتان بۆ چێ کردووە بۆ کوردستانتان لەبیر کردبوو هەموو زمانان بۆ قزم کەسان بۆ برادەران خۆش بێ هەوڵە دەم چەند کەسێکی دیکەش وەربگرم سڵاو لێ بێ ڕاستەوخۆ لەگەڵتم پرۆسەکە ئەم ساڵ چۆن بوو چۆن بەڕێوە چوو وڵی سەرەتا سوپاس بۆ خوای گەورە کە بە سەلامەتی ئەم حاجەکان چوون و بە سەلامەتی ئینشاءڵڵا هەمووی دەگەڕێتەوە لەخوای بە زیادوی پرۆسەکەش زۆر باش بوو الحەمدولillah ئاسان کاری زۆر کرابوو لەخوای بە زیادوی زۆر باش بوو سەرچاوان ئەگەر کاتە بێ هەوڵە دەم چەند کەسێکی دیکەش وەربگرم سڵاو لێ بێ بەخێر بێەوە خوا قبوڵی کردێ ئینشاءڵڵا پرۆسەکە چۆن بوو ئەم ساڵ الحەمدولillah زۆر باش بەڕێوە چوو الحەمدولillah ئەبینم فرمێنسی گەڕێژی ئەمە چی توێیە کوڕما بە گریان و بە فرمێسکەوە زۆر بیرم دەکرد وەریگرە ئاساییە کوڕی خۆتە بێن چەندە لێی دووری 27 ڕۆژە ناخۆش والله درم بيو نبي يعني سلامت من الحمد لله بس بيرم دكر زۆر باشە پرۆسەکە بە شێوەیەکی گشتی چۆن بوو الحمد لله زۆر باش بوو يعني لەنایە هەموو شتێکی لە هەم کوردستان و لە هەموو مسلمانە و لە خۆمان و لە هەموو مسلمانان دەست خۆش بێت هێڤی ئەوەی جێبیست بوون ئەمە بەشێک بوو لە پەیامی حاجیان و وەکو دەشی بینی بەشێکی زۆر لە کەسوکاریان لێرن وەکوتیشم لە قۆناغی یەکەم داواتە ئەو کاروانی یەکەمی حاجیان 154 حاجی گەڕاونەتەوە هەرێمی کوردستان بە دیاریکراوی سنووری پارێزگای هەولێر لە ساعاتەکانی داهاتوودا گەشتەکانی دیکەی هاتنەوەی حاجیانی سنووری پارێزگای هەولێر بەردەوامی دەبێت و لە ڕۆژانی داهاتووشدا حاجیانی سلێمانی و پارێزگاکانی دیکەش بەردەوام دەبێت لە ڕێگای